تۆرێکی دیکەی گفتوگۆکانمان تایبەت بە ساڵیادی جینۆسایدی یزدیەکان دەبێت. جا لەگەڵەوەی چەندین نەهامەتی تایبەت بە ژنانی ئێزدی ڕووبەڕویان بۆتەوە تا ئێستش بەشێک بە جۆرێک لە جۆرەکان ژیانی بەشێک لە ژنانی ئێزدی ناخۆشە چارەنووسیان نادیارە، بەڵام لە زۆرینەی کاتەکاندا ئەو تاوانانی کە تایبەت بەسەر یاخود بە شێوەیەکی گشتی بەسەر کورد و بەسەر ژنان داهاتوە دیوێکی گەشتری هەیە. ئەمڕۆ لە ساڵیادی جینۆسایدی شنگالدا دیوێکی دیکەی بەهێزی ژنان نیشان دەدەین. دیوێکی دیکەی ژنان بە بینەران ئاشنا دەکەین کە دیوە بەهێزەکەی ژنانی ئێزدیە، دیوە بەهێزەکەی ژنانی شنگال لەگەڵ ئەوەی ئەو نەهامەتیانی بەسەریان هاتووە، بەڵام لە پاش تێپەڕبوونی ئەو بارودۆخە ناخۆشە هەوڵیانداوە جارێکی دیکە ئومێد بە ژیان ببەخشن، ببنە هۆکارێک بۆ بەخشینی ئومێد بۆ ژنانی دیکەکە لە ئێستا و بارودۆخە ناخۆشە دەرونیان کە 9 ساڵ بەر ئێستا وەک زەبرێکی دەرونی بەریان کەوتووە. جا ئەمڕۆ من میوانێکم لایە، ئەتوانم بڵێم هەم میوان نیە ماڵی خۆشیەتی کە میدیاکارێکی ئێزدیە، یەکێکا لە میدیاکارە سەرکەوتوەکان و هاوکارێکی زۆر باشی منیشە. ئەمڕۆ میوانی بەیانی کورسات نیوزە، ئەویش جوان قاسمە کە میدیاکاری ئێزدیە. جوانێکیان بەخێر هاتی. ئەمڕۆ وەکو میوان بدناسێنم یاخود هەر وەکو با بڵێ خاوەن ماڵ و ماڵەکە ماڵی خۆتە کامیان؟ بەڵێ کورسات هەمیشە ماڵی من بووە، قەت خۆم بە میوان نازانم دە کورساتە، چونکە کورسات هەمیشە لە سەرەتای کارەساتەکانی ئێزدیە لەگەڵ ئێزدیا بووە، هاوکاری کردووە، هەڵپشتی ئێمە کردووە بە هەموو شێوەیەک. ئەتوانم بڵێم بەڕاستی ئەم کەناڵە و ئەم خەڵکی لێرەیە هەم هاوکاری منن، هەمووکو ماڵی منوان وەکو خوشکبرای منوان. زۆر پێ خۆشحاڵم کە ئەمڕۆ ئەم چاوپێکەوت ناکەین بێکەوە. سپاس هەڵبەتەوە با بڵێن خاڵێکی بەهێزی تۆیە بێگومان، ینی دەستگای میدیای کورساتی شۆک و ئەرکێکی هەمیشەی و ئەرکی لە پێشنەی لە پشت هەموو ئەو بابەتانەوە بووە کە تایبەت بە گەلی کورد و ئەو جینۆسایدانەوە بووە. دێنە سەر ئەو بارودۆخەی کە بەسەر ژنانی ئێزدیە هاتووە. لە ئێستادا دوای تێپەڕبوونی 9 ساڵ بارودۆخی ژنانی ئێزدی، کچانی ئێزدی چۆن دەبینی وەکو کچێکی ئێزدی؟ بارودۆخی ئێزدیەکان بەگشتی ئەگەر بەگشتی باسی بکەین بارودۆخیان هیچ باش نییە، بەڵام ئەگەر تەرکیزێک بخەینە سەر ژنەکان بەڕاستی با زۆر بە سادەی بڵێم بارودۆخیان وێرانە، هەم لە ڕووی نەفسیەوە هەم لە ڕووی مادیەوە لە هەموو ڕوویەکەوە. چونکە تۆ بیری لێ بکەرەوە دوور بێ خوشکی خۆت، دایکی تۆ بێت، مناڵێکی تۆ بێ، ئەو هەموو ساڵە لەژێر دەستی داعشا بێت، بگەڕێ بۆ سەرزێدی خۆی، بگەڕێ بۆ ماڵی خۆی، ناتوانێت بە هیچ شێوەیەک ئەو ئازارەی لەبیرچێت، ناتوانێت جارێکی تر دووبارە ژیانی ئاسایی بێتەوە. چونکە ئەو ئایدیایی داعشیان ئەو کاتێک کە لە دەستی داعش بووە تەواو لە مێشکیدا جێگیر کراوە، ناتوانێت ئەو خەیاڵەیان ئەو شتە خراپانەی کە بەسەری هاتووە قەت لە بیری چێ. بۆیە ئەگەر ڕووی مادیان باشتر بوو بێ ئێستا، هەنێکیان دەستیان بە بزنس کرد بێ، هەنێکیان ژیانیان گەڕانە بێ وەکو جاران، بەڵام لە ڕووی نەفسیەوە باوەڕ ناکەم بە هیچ شێوەیەک بتوان ئەویان لەبیر چێ کە بەسەریان هاتووە. منیش وەکو کچێکی ئێزدی ڕاستە خۆشبەختانە لێرە بووین، لە سلێمانی بووین، من نەکەوتمە دەستی داعش، بەڵام زۆر لە خزمەکانی خۆم لە کچەکان لە دەستی داعش بوون کە ئێستش بۆم باسەکەن، ڕۆژانە قسە ئەکەین بەیەکەوە بۆم باسەکەن کە بەڕاستی ئەو ئازارەی کە چێشتیان لە دەستی داعش هەموو شەوێک بیریانێت، خەوی پێوە ئەبینن، قەت لە بیریان ناچێت. بۆیە ئەتوانم زۆر بە سادی بڵێم بارودۆخیان ئەو پەڕی خراپیە لە ڕووی دەرونیەوە، لە ڕووی ئەتوانین بڵێن لە هەموو ڕۆیەکەوە بە زیاتر دەرونیە. باشە، بێگومان ئەمە کاریگەری نێرینی دروست دەکات، بەڵام خۆشبەختانە بابەتێکی دیکەیش ئەوەیە کە چیرۆکەکانی سەرکەوتنی ژنانی ئێزدی دەبینیت. ئەم چیرۆکانە تا چەندە ئومێد دەبەخشێت بۆ ئەو ژنانەی دیکە کە لە بارودۆخێک یاخود لە زەبرێکی دەرونیە هەتا ئەم کاتێش ماونەتەوە. نمونەی زۆرمان هەیە، بۆ نمونە دەبینین هەر لە کەمپەکان لە دووهۆک لە ناوچەکانی دیکە ژن هەیە دەستی بەکاری خۆی کردو، ژن هەیە دەیەوێت سەپۆرتی ئەو ژنانی دیکە بکات کە ئێستا لە بارودۆخێکی دەرونی ناخۆشدان. ئەم چیرۆکی سەرکەوتنانە چ ئومێدێک دەبەخشێ بە ژنەکانی دیکە؟ بەڕاستی جێی شانازیە، جێی سەربەرزیە بۆ من کە ئەو کچ و ژنانە ئەبینم دوای ئەو هەموو کارەساتە، دوای ئەو هەموو نەهامەتیە کە باسم کرد پێشتر، دەستیان بەکار کردووە، بزنسی خۆیان دانەوە، چ لە شنگال بێ، چ لە دهۆک بێ، چ لە وڵاتانی تر بێ وەکو وڵاتی ئەڵمانیا. بەڕاستی ئەمە ئومێدێکی گەورە بە هەمومان ئەبەخشێت. من دڵخۆشە بم کە ئەو کچانە ئەبینم،
بە ئەو پەڕی هێزەوە بە ئەو پەڕی تواناوە دەستیان کردووە بە ئیش کەوتونە ناو کارەوە ئەتوانین بڵین تا ڕادێک ئەو کارکردنەیان ئەو سەرکەوتنە تۆزێک لەو نەهامەتی لە بیر بردوون و بەڕاستی شتێکی ئومێد بەخشە کە تۆ بینیت کچێک دوای چەند ساڵ دوای چەند نەهامەتی چەند ناخۆشی توانیوێتی دیسان هەستێتە سەر پێی خۆی کارێکی خۆی هەبێ کچمان هەیە لە شنگال دەستی کردووە بە بزنسێکی وەکو ئەتوانین بڵین بزنسی خەیاتی هەیە لەوێ بزنسی بیکەری ینی دوکانی کێک و ئەوانە شیرین دروستکردن هەروەها کچمان هەیە لە ناو میدیا ئیشەکات کچی ترمان هەیە لە کۆمپانیا ئیشەکات ئەتوانین بڵین بەڕاستی ئەو سەرکەوتنەی کچەکان ئومێد ئەبەخشێت بە هەموو کچێکی تری ئێستی و بە هەموو کۆمەڵگەی ئێستی بەگشتی. باشە جوانە ئەوەی کە تۆ بەرکەوتن دێ لەگەڵ ئەو کچە ئێزدیانەی کە لەو بارودۆخە ناخۆشەدا بوون و زەحمەتیان بینیوە وەک باسی دەکەی کە ئێستش کاریگەری دەروین لەسەریان بداوە کاری و پەیامیان چییە؟ ئەو داواکاری و پەیامە کە هەیەە کە هەمیشە بە منیش ئەڵێن وەکو هاوڕێ نەک وەکو میدیاکار ئەڵێن ئێمە تاقشت کە ئەمانەوەی ئەو کەسانەی کەوایان لە ئێمە کرد ئەو چەکدارە داعشانە ڕادستی دادگا بکرێن بۆی ئێمە ئەگەر هەر چۆنێک بێ تۆزێک لەو ئازارەمان ینی کەم بێتەوە ئەکیدم ئەگەر کەسێک ئەو ئازاری بڵێن دەستێژی سێکسی چەند جار کرابێتە سەری چەند جار فرۆشا بێ ئەو ئازاری بیر ناچێت بەڵام هەمیشە بۆم باسەکەن ئەگەر ئەو کەسە ئەو چەکدارە ڕادستی دادگا بکرێت ئێمە ئەتوانین تا ڕادەیەک نەفسیەتمان مرتاحتر بێ کە بزانین ئەو کەسە ئەو تاوانبارە ڕۆشتۆ بۆ دادگەکراوە. باشە جوانەوەکو دواپرسیار دەمەوێت ئەوە بپرسم بە شێوەیەکی گشتی یعنی پێکەوە ژیان ئەو دید و بۆ چوونانی کە تایبەت بە دینە جیاوازەکان هەیە ئەو پێکەوە بوونی کە هەیە وەکو ئێزدیەک لەگەڵ دینەکانی دیکە بە شێوەیەکی گشتی لە هەرێمی کوردستان چۆن دەیبینی و ئەم پێکەوە ژیانش چ کاریگەریەک لەسەر بەرەو پێشچوونی یاخود کاڵبوونەوەی ئەو ڕکوکینانە دروست ئەکات کە بوونی هەیە لەلایەن هەندێک کەس و هەندێک لایەنەوە. بەڵێ پرسیارێکی زۆر جوانە بەڕاستی لە یەکەم ڕۆژەوە کە من هاتوون بۆ سلێمانی دەمێکە ئێمە ماڵمان لە سلێمانی بووە بەڕاستی خەڵکی سلێمانی بێ خەڵکی دهۆک بێ زاخۆ بێ هەولێر بێ بەگشتی خەڵکی کوردستان زۆر پشتگیر بووە لەو کاتەی جینۆسایدەکەیە کارەساتەکە چونکە وەک دیار بوو ئەو کاتەکە ئەو خەڵکە ڕای کرد جێ شوێنی خۆیان بەجێهێشت ماڵی خۆیان بەجێهێشت ئەو خەڵکە خەڵکی زاخۆ دهۆک هەموو کوردستان چ لە ڕووی مادیەوە بێت پاریان یا بە خەڵک چەند کەسێک هەبوون خانووی خۆیان بەتاڵ کرد بۆی ئەو ماڵە ئێزدیانە بێن بۆ ناو ماڵەکەیان خۆراکیان بۆ دابینکردن بەڕاستی ئەمە جێی شانازی و سەربەرزیە بۆ من کە ببینم کوردی تری خۆش ئەوێت بەیەکەوە ئەژین و بەیەکەوە ئەتوان ژینگەیەکی ئارام دروستکەن و ئەوەش ئومێد ئەبەخشێ بە گەنجانی تری ئێزدی و بە گەنجانی تری کوردیش بەگشتی. بەڵێ سپاس بۆ تۆ جانەگەان ماندوونەبی دووبارە سپاس کە میوانی ئەم تۆری بەیانی بەنامی بەیانی کوردستان نیوز بووی.